شوان عبدالله اکنجی باجر سلیمانیه اف چند روزن دبج ویروسا کرونا رزگار بویه و رب شاوی باشه. نها وگریه ناو مالبات خواه لحیجی خواه ده پاریزه و ماسکو لپکان بکارتینه. مها سباته شوان تا دگره و دکو خواه. لحست به نکریه که به ویروسا کرونا یکتیه. حتی که داما دچه نخوشخانه و بزیشک دردخن که ویروس گهشتیه وی. مانگی فبریوری کەمێک ئاڕازی لەر تا و ئەوانەم هەبوو لەگەڵ کۆکەیەکی وشکە ئەوەی ڕاستی بێ بحکمی نەخۆشیە کە سەرەتا هەستی پێ ناکەی وتیان لە یەکەم فەحسا وتیان تۆ بەداخەوە پۆزتیڤ دەرچوون فەحسەکەت و بینی خۆمان بێ حاڵەتێکی سترێساوی و ناخۆش و قەلەقی بۆ دروستکردن. دما شوان به کووید 19 دکبه اف دبه نوچه که نخوش بو مالباتاوی و هبجی ناوی دبیجه وان ندزانی چاره نویساوی چه دبه نوچه این طایبت به کرونا یجی او به تواهی ترسانده بون حالتێکی ناخۆشە چکە سترێسێکی نازانی ینی قەدەر بەرەو چێتە بە چی لێیە چی لێ نایەت چاگە بێ زۆر ناخۆشن جا زۆر بە زەقیش باسەکرا لە ئینتەرنێت و لە تەلەڤیزۆنەکە نەخۆشیەکە چەند کەس پێی ئەمرێ عیلاجی نییە ئیتر ئەوە شتێکی زۆر ناخۆش بوو بۆ ئێمە. بگوتنا شوانی دداما 10 روزان ده 6-7 کسن به کرونا کتبون که لگل وی بون لنخوشخانه باش بونه. پیاماوی جبو خلکی اوکو خواه بپارێزن و گوه بدن رنماییان. پەیامیشی وایە کە کەس نەترسێ لەم نەخۆشیە ئەوەندەی کە بترسی لە جێبەجێ نەکردنی ڕێنمایەکان چکە ڤایرۆسەکە کوشندە نییە وەکو باسەکرێ تەنها ئەوەیەوەی کە کوشندەیە کاتێک کە تۆ ئیهمالیەکەیت و ڕێنمایەکان جێبەجێ ناکەی زیاتر مەترسەکە دروستەکە. حتی نها لهرما کردستان 208 کس به ویروس کرونا کتنه و 104 کس باش بونه و 3 کسان جی جان خوش دستانه. پرانیا کسین کو پکتنه جی دجر چاودریا بزشکی دانه و رو شوانا تندرستی باشه.